سەڵاو بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیڤ. من سەیران غەفوری لەگەڵ هاوکارانم دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە ئاڵقە بەرنامەکانی پێکی کۆمەڵە تا نوێترین هەواڵ و زانیاری تایبەت بە کۆمەڵەتان پێڕابگەیەنین. لەگەڵمان بن. بەشداری نوێنەری کۆمەڵە لە ڕێوڕسمی ڕێزگرتن لە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان لە واشنگتۆن. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 30 جولای 2015 ڕێوڕسمێک بۆ ڕێزگرتن لە 23هەمین ساڵوەگەڕی کۆتایی ئۆپراسیۆنی کۆمفۆرت بۆ ڕزگاری گەلی کورد لە باشووری کوردستان لە لایەن ئۆفیسی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە واشنگتۆن دیسی بەڕێوەچوو. ئەو ڕێوڕسمە بە بەشداری کاک فەلاح موستەفا وەزیری پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چەندین گەورە سوپاسالاری هێزە سەربازیەکانی ئەمریکا وەک جێنێرال دەیڤید پترایۆس فەرماندەی پێشووی هەموو هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، جێنێرال جیمس جۆنز، جێنێرال مایکل باربێرۆ، جێنێرال جی گارنێر، کۆمەڵە گەندامانی کۆنگرێسی ئەمریکا و دەیان کەسایەتی دیکەی سیاسی ئەمریکایی و کورد بۆ ماوەی 3 کاتژمێر بەردەوام بوو. جێگەی ئاماژەیە هاوڕێ سەلاح بایەزیدی نوێنەری کۆمەڵە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە فەرمی بۆ ئەو ڕێوڕسمە بانگهێشت کرابوو لە پەراوێزی ئەو مەراسمە لەگەڵ کۆمەڵێک بەشداربووانی ئاماژە پێکرا و پرسی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات و بەردەوامی سیاسەتی تواندنەوە و سەرکوتی پێبزەیانەی کۆماری ئیسلامی ئێران لە دژی گەلی کورد تاوتوێ کردو بەتایبەت کە لە دوای ئەگەری بە ئەنجام گەیشتنی دۆسەی ئەتۆمی ئێران چاوەڕێی هەڵوێست وەرگرتنی زۆرتری حکوومەتی ئەمریکا لە دژی پێشەلکردنی بەرفراوانی مافەکانی مرۆڤ لە لایەن ڕژیمی تاران دەکرێت. سازمانی خەباتی کوردستانی ئێران سەردانی کۆمەڵی کرد. لە سەردانێکی سازمانی خەباتی کوردستانی ئێران لە کۆمەڵە ڕێکەوتنی ئێران و وڵاتانی 5+1 لە سەر مەسەلەی ئەتۆمی تاوتوێ کرا و هەردوو هاوڕابوون کە ئێران لە ئاکامی ئەو سزا ئابووریانەی کە بەسەریدا سەپێنراوە لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەیەوە ناچار بووە ملکەچی داواکاریەکان بێت. ڕێکەوتی 1/8 2015 وەفتێکی سازمانی خەباتی کوردستانی ئێران بە سەرۆکایەتی بەڕێز بابەشێخ حوسێنی بەڕێوەبەری گشتی سازمانی خەبات و با هاوڕێیەتی ڕێبوار حسێنی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیە کوردستانیەکان، کامیل نورانی فەرد ئەندامی کومیتەی ناوەندی و بەختیار ئەزیزی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی سەردانی کۆمەڵیان کرد. لەلایەن هەیئەتێکەوە بە سەرپەرستی بەڕێز ئەبوبەکر مودەڕسی جێگری سکرتێری گشتی کۆمەڵە پێشوازیان لێکرا. وێڕای بەخێرهاتنی وەفتی ناوبراو لە تەوەری یەکەمی دانیشتنەکەدا هەڵسەنگاندنێک بۆ بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسی کورد بەگشتی کرا. هەڕەشە و مەترسی و دەرفەتەکان و ئەو ئالۆزیانەی کە هاتوونەتە پێشێ بە وردی تاوتوێ کرا. هەر لە درێژەی ئەو باسەدا ڕێکەوتنی ئێران و وڵاتانی 5+1 لەسەر مەسەلەی ئەتۆمی تاوتوێ کرا و هەردوو هاوڕابوون کە ئێران لە ئاکامی ئەو سزا ئابووریانەی کە بەسەریدا سەپێنراوە لەلایەن کۆمەڵگای نێونەتەوەیەوە ناچار بووە ملکەچی داواکاریەکان بێت. هەیئەتی کۆمەڵە و سازمانی خەبات لە تەوەری دووهەمی دانیشتنەکەیاندا باسییان لە پێکهێنان یان دروستبوونی هاوپەیمانیەکی کوردستانی کرد و وێڕای لە بەرچاوگرتنی لەمپەر و کۆسپەکان هەردوولا هاوڕابوون کە دەبێت دیدار و چاوپێکەوتنەکان لە نێوان حیزب و لایەنەکان بۆ ئەو مەبەستە دەست پێ بکاتەوە، چونکە بەرەی کوردستانی دەتوانێت گەشەیەکی گەورە بە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بدات. جێگەی باسە هەیئەتی کۆمەڵەی شۆڕژگەر لەو دانیشتنەدا پێکهاتبوون لە هاوڕێیان ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی، ساڵح شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی، سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی، ئیبراهیم مینەشەم محەممەدی کادری دێرینی کۆمەڵە. بەشداری نوێنەرایەتی کۆمەڵە لە یەکەمین ساڵیادی کۆمەڵکوژی کوردانی ئیزدی. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 12 گەلاوێژ وەفتێکی نوێنەرایەتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران پێکهاتوو لە زاگرۆس خسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر و سامان ڕیشە ساحب یاریدەدەری پەیوەندیەکانی هەولێر بەشداریان لە یەکەمین ساڵیادی کۆمەڵکوژی کوردانی ئیزدی لە هۆڵی مامۆستا سعد عەبدوڵڵا لە شاری هەولێری کوردستانی باشوور کرد. شایانی باسە لە ساڵیادی شەڕی داعش و کۆمەڵکوژی کوردانی ئیزدی دەڤەری شنگال تۆڕی میدیایی ڕوودا و
دوو بەرهەمی سەمفۆنی و کۆڕاڵی پێشمەرگە و شنگاڵی بە هونێرمەندی ناوداری کورد دڵشاد محەممەد سعید نمایش کرد. ئۆرکێسترای نیشتمانی چێک و ژمارەیەکی بەرچاوی هونەرمەند و گۆرانیبێژی کوردی هەر چوار پارچەی کوردستان لەو ساڵیادەدا بەشدار بوون. بینەرانی ئازیز لێرەدا بە ئاگاداریتان دەگەیەنین کە ژمارەی 119 ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات بە چاپ گەیشتووە. ئێوە دەتوانن بۆ زانیاری زیاتر لە بابەتی ئەو ڕۆژنامەیە سەردانی ماڵپەڕی ئاسۆی ڕۆژهەڵات بکەن و بە وردی هەمووی بابەتەکانی ئەو مانگەی ئاسۆی ڕۆژهەڵات بخوێننەوە. لێرەدا چاوخشاندنێکمان دەبێت بەسەر ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵاتدا. لە لاپەڕەی یەکەمی ئەو ڕۆژنامەیەدا بابەتی کۆتایی چوارەمی پلەنەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کۆنگرەی 14 هاتووە. لە لاپەڕەی دووهەمدا راپۆرت و ڕاگەیاندنەکانی کۆمەڵە هاتووە کە ئێمە لە بەرنامەی پێشوودا ئاماژەمان پێکردبوو. وەکو کۆمەڵە بوو بە ئەندامی هەمیشەی ئینتەرناسیۆنال سوسیالیست، کۆمەڵە بە فەرمی بوو بە ئەندامی ڕێکخراوی نێونەتەوەی UNPO، بۆمبارانکردنی ڕاگەیاندنی کۆمەڵە سەبارەت بە بۆمبارانکردنی بنکە و مەخەڕەکانی پێکەکە لەلایەن فڕۆکە شەرکەرەکانی تورکیا، هەروەها دیداری پارتی ئازادی کوردستانی تورکیە و نوێنەرایەتی کۆمەڵەی شۆڕژگەر لە شاری هەولێر. دوایش بەشداری بەشێک لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە تێکشکاندنی هێرشی داعش بۆ سەر کەرکووک هاتووە. لە لاپەڕەی سێهەمدا کە بابەتی سیاسیە، سەرسەختی ئەرک و سیاسەتەکانی کۆمەڵە هاتووە. بڕیارنامەی پلێنەمەی چوارەمی کومیتەی ناوەندی بە چاپ گەیشتووە. لە لاپەڕەی چوارەمدا بەڕێز جەلیل ئازادی خواست بابەتێکی نووسیوە بە ناوی پەیمانی ناوەکی ئێران و ڕامانێک. مەبەستی ئێران ئەگەر بوونی خۆی بێت وەک هێزێکی ناوچەی خاوەندەسەڵات و دەستێوەردەر، کۆی ئاماژە و فاکتەرە ئامادەکان پێمان دەڵێن شتیوان نەگونجاوە. ئەگەر لە پێشگرتنی سازان و کرانەوەش بێت، ئەوە هەر دەبێ بڵێن ڕژیم دۆڕاوی یەکەمە. لە لاپەڕەی پێنجدا بەڕێز سامان ڕیشە ساحب بابەتێکی نووسیوە کۆمەلگای کرێکاری پاش ڕێککەوتنەکەی ئێران. کۆماری ئیسلامی ئێران پێش ئەوەی کە بچێتە ژێر گوشاری گەمار و ئابووریەکان بەهۆی ناکارامەیی لە بەڕێوەبردننی ئابووری وڵات بارودۆخی زۆر گونجاوی نەبوو. بەگشتی ئابووریەکی ڕانتی و نەخۆشی هەبووە و بگرە داسەپاندنی ئەو گەمار و ئابووریانە و سزاگشتیەکان کۆمەلگای ئێرانی زیاتر هەژاند. لە لاپەڕی شەشمدا بەڕێز سەلاح بایەزیدی بابەتێکی نووسیوە گلۆبالیزاسیۆن و دەوڵەتی نەتەوەیی. کورتەیەک لەو بابەتەوەیە تەنیا پەرەپێدان بە بازرگانی و بڵاوبوونەوەی تەکنۆلۆژیای مۆدێرن ناتوانێت هەر وەک هۆکارێک بۆ دروستبوونی ئاشتی جیهانی سیر بکرێت. ئەوەیش لە کاتێک هەمووان لەوە ئاگادارن کە ئەو دیاردەی کە بە گلۆبالیزاسیۆن ناسراوە مزگەنی بە یەکسان دابەشکردنی سەرچاوە ئابووریەکان و بەرەو پێشچوونی ئاستی دادپەروەری کۆمەڵایەتی پێنیە و تەنانەت بە شێوەیەکی سەرسوورهێنەر پەرەی بە هەژاری و جیاوازی چینایەتی داوە. لە لاپەڕەی هەفتەمدا بەڕێز جەمشید بەهرامی بابەتێکی نووسیوە لەسەر سینەمای نازی و پرۆپاگەندای ئایدۆلۆژیک. سینەمای ئالمانی نازی بووە چەکێکی بەهێز بۆ درێژەی ژیان و مانەوەی ئایدۆلۆژیکی فریودەر لە بەرامبەر هاوپەیماناندا. لە لاپەڕەی هەشتەمدا کە بابەتێکی ئەدەبیە بەڕێز مستەفا زاهدی نووسیەتی کە بەڕوخانی سەدام و شۆڕشی وڵاتە عەرەبیەکان ئەمنیەتی ئەو وڵاتانە تووشی کێشە بوو. دوای ئەم دیکتاتۆرانە بێسەر و بەرەیی چەتری بەسەر ئەو وڵاتانەدا کێشا و تەنانەت بینیمان بەرچاوی خەڵکە و دەستدرێژی کرایە سەر کەسانێک و هەروەها ملهوڕی و سەرەڕۆیی بووە بە باو. لە لاپەڕەی نوێدا بەڕێز ئەرسەلان چەڵەبی نووسیەتی کە قەیرانی خوێنەر لە شێعری نوێی کوردیدا. شاری ڕاستەقینە هەوێن و ناوەڕۆکێکی ڕاستینی هەیە کە لە ئەزمموی ڕاستەوخۆی ژیانی ناو کۆمەلگای شاعیرەوە هەڵدەقڵێت. هیچ کات ئالۆزبێژی و بێ ئەزمموی و هەروەها دووپاتکردنەوەی ئەزممونە بێ ناوەڕۆکەکانی کەسانی پێشووتر نییە. لە لاپەڕەی دەدا کە بابەتێکی سیاسیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسی کورد گۆڕانکاری و ئالۆزیەکان کە بەڕێز عەبدوڵڵا موحتەدی قسەکانی بەڕێز عەبدوڵڵا موحتەدیە نووسراوە. تەنیا کوردە کە تا ڕادەیەکی زۆر خۆی لە شەڕی شیعە و سونە پاراستووە لە ئێران و بەتایبەتیتر لە عێراق، لە سووریە و تورکیا بە هەر جۆرە سەرکردایەتی سیاسی و بە هەر جۆرە حیزبێکەوە، بەڵام بە گشتی کورد و بزوتنەوەکەی لە پاڵ سێکۆلاریزم و لە پاڵ پێشکەوتن خوازی وەستانەوە لە هیچ
کام لە ئەو بەشانە ئاگر خۆشکەری شەڕی تایفی و ئاینی نەبوون. بە دوور نییە سەرکوتی کوردستان وەکو هەمیشە ئەم جارەش جیاوازتر بێت لەو سەرکوتانی کە ئێران دەیکا و ئێمە نابێت ئەومان لەبیر بچێتەوە ئەوان کوردستانی ڕۆژهەڵات بە خاڵێکی مەترسیداری گەورە دەزانن. ئەوە کوردستانی ڕۆژهەڵاتە کە لە ڕۆژی یەکەمەوە دەنگی نەدا بە ڕێفراندۆمی کۆماری ئیسلامی و لە ماوەی 37 ساڵی ڕابردوودا قەڵای سەرسەختی خۆڕاگری بەرامبەر بەو ڕژیمە بووە. لاپەڕەی 12 بابەتی سیاسیە کە سۆران سەلیمی نووسێتی کاریگەریە نەرێنیەکانی دەستێوەردانی ئێران لە خەباتی حەق خوازانەی کوردستاندایە. سۆران سەلیمی نووسێتی کە شەڕی داعش ئەگەرچی ئەزمونێکی تاڵ بوو بۆ نەتەوەی کورد بەڵام لەلایەک بوو بە هۆی یەکڕێزی و یەکگرتووی پتەوتر لە نێوان کوردەکان و لەلایەکی دیکە پاڵپشتی بەربڵاوی نێودەوڵەتی لەگەڵ خۆی هێنا کە تەنانەت پشتی سەر بەخۆی کوردستانیشی لە خۆ گرتەوە. لاپەڕەی 13 بەڕێز فازڵ وەلیان بە زاراوەی کرماشانی نووسێتی دوو قسەی حساوی لە گەرد بەڕێز مەنسوور یاقوتی. لە لاپەڕەی 14دا هانیە ئیبراهیمی وتوێژێکی بووە لەگەڵ بەڕێز ناهید موکری سەبارەت بە دیاردەی تیزاپڕژاندن بەسەر ژنان و هۆکارەکانی. ناهید موکری دەڵێت بەرتەسک بوونەوەی ئازادیەکانی ژنان تەنیا خەسار بۆ ژن نیە بەڵکو خەسار لە بنەماڵی سیستەمی پەروەردە بنەماڵە کۆمەلگا و دەبێ هەموو بەیەکەوە بۆ بنبڕکردنی ئەم دیاردە قیزەبوونانە لە هەر شکل و فۆرمێکدا تێبکۆشین. لە لاپەڕەی 15دا نووسراوە فواد محەممەدی نووسێتی کە پێویستیەکانی ئەم سەردەمەی بزوتنەوەی هەخوازانەی کوردستان. بزوتنەوەی هەخوازانەی کوردستان پێویستە کە هاوپەیمانیەک پێک بێنێت لەگەڵ هەموو ئەوانەی کە باوەڕیان بە دموکراسی مافی مرۆڤ و ئالگۆری سیستەم هەیە بە تایبەت لەگەڵ نەتەوەکانی بنداست لە ئێراندا. لاپەڕەی 16 ئیدریس پیری راپۆرتێک سەبارەت بە هەڵکشانی ئاماری خۆکوژی لە کوردستان و هۆکارەکانی. ئیدریس پیری نووسێتی کە بێکاری نەخۆشی دەرونی سەرنەکەوتن لە سۆز و خۆشەویستیدا گوشاری بنەماڵە و کۆمەلگا و گوشاری ئابووری توشبوون بە مادە هۆشبەرەکان و دەیان دیاردە و گرفتی دیکە کاریگەریکی نەرێنیان لەسەر پەرستاندن و بەربڵاوتربوونی خۆکوشتن لە نێوان لاوانی کچ و کوڕی شاری دیواندەڕە داناوە. لە لاپەڕەی 17دا بەڕێز خسرە و ئەلماسی بابەتێکی نووسیوە لەگەڵ دەستپێکردنی مشتومڕەکان لەسەر ڕێکەوتنی ناوەکی ئێران پێی دەچێت کۆماری خوازەکان پێشتر بڕیاری خۆیان دابێت. لاپەڕەی 18 ڕۆژنامە یاسۆی ڕۆژهەڵات بیژەن قۆبادی نووسێتی کە دەوڵەتی کوردی و ئالۆزی بڕێگلایەن کاتێک کە دەسەڵاتە خۆسەپێنە پاوەنخوازەکان لەمپەرن لە بەرامبەر وەهادۆخێک و پەرەسەندنی ئاشتی و ئاشتیخوازی لە نێو نەتەوە جیاوازەکاندا شارومەندان و هاوڵاتیان بەپێ کۆمەڵێک فاکتۆری تایبەت تەنیا ڕێگاهێنانە بەرباسی دەوڵەتی سربەخۆی کوردی ئێمەی کورد ناچارین ئەو ڕێگایە بپێوین جا هەرچی زووتر باشتر. لە خوارترەوە ڕێباز کەریمی نووسێتی وەرزی داهاتوو وەرزی کار لە نێو بزوتنەوە جەماوەریەکانە. یەکدەنگی و یەکهەڵوێستی و کۆبوونەوە بە دەوری پلاتفۆرمێکی هاوبەش لە نێوان هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کۆماری ئیسلامی و چاوپۆشی لە کۆمەڵێک بەرژەوەندی بەرتەسکی حیزبی و ڕێکخراوی بۆ گەیشتن بە خواستێکی گشتی تر و جەماوەری تر دەتوانێت خاڵی سەرەکی سەرکەوتنی ئۆپۆزیسیۆنی ئازادی خواز بەسەر تۆتالیتاریزمی زاڵی ڕژیمی ئیسلامی بێت. لاپەڕەی 19 کە بابەتی کۆمەڵایەتی لە خۆی دەگرێت فەخرەدین فەرەجی نووسێتی چۆنیەتی ژیان لە سلولی تاکە کەسیدا. زیندان زۆر کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە کە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگا لەبەر ئەوەی ئەو کەسەی ئەمڕۆ لە زینداندایە سبەی ڕۆژ لە زیندان دێتە دەرەوە و تێکەڵ بە کۆمەلگا دەبێت. لاپەڕەی کۆتایی ئاسۆی ڕۆژهەڵات وێنەیەکی پەلی تازە چەکدار بووی تێدا هێناوە کە بەم شێوە. بینەرانی ئازیز زۆر سپاس کە ئەو جاریش تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا هەفتەی داهاتوو بەرنامەیەکی دیکەی پێکی کۆمەڵا کات و ساتێکی خۆشتان بۆ هیوادارین ماڵەوە.